استرطعت منك الله أكبر. دیرۆکە خستنا بالەفڕێن لەشکری لە سەر سنوورێ تورکیا سووریا دە هەیاما 4 ساڵن کریزا سووریایەدا نەباشە و دوێ هەیامێدە هەژمارێک بالەفر هاتنە خستن و هەژمارێک دنجی سنوور بەزاندنە دەست پێکە خستنا بالەفران ڤەدگەڕی ساڵە 2012 بتایبەتی ما حەزێرانەی دەما سیستەما بەرەڤانیا ئەزمانی ئا سووریایە بالەفرەکە تورکیایەژە جۆری F4 لە نزیکەی گوندێ ئەمەتیور لێبەر ئاڤین لازقیە کرا ئارمانج و دناو ئاوا دەریایە سپیدا کەتە خوار بێ بویەرێ پەیوەندیان ئانقەرا و دیمەشق ئالۆزترکردن گەهشتەوی ئاستی گوامیندارێک گشتیە نەتەوەین یەک بووی داخواژە هەردوواریان بکەی ڕەوشێ ئالۆزتر نەکەن دە ئایلولا ساڵە 2013دا بالەفرێن F16 تورکیای هەلیکۆپتەرەکە ئارتێشا سووریایە لە سەر سنوور لێ پارێزگا ئیدلیبێ خستنە خوار لە 24 مەها ئازارە 2014دا ئارتێشا تورکیایە بە موشەکێن دژە بالەفرەکە سووریایە لە گوندەوارێن لازقیە خستنە خوار و دەما رووسیا دێ سێمەها ئەیلولا ئیساڵدا بالەفرێن خۆین لەشکری شانە سووریایی ji بۆ شەڕێ داعش و گروپên تەندرۆ ئاریشەیە بازاندنە سنوور بەردەوامی بەخۆڤەدیت دێ سێمەها تشرینایەکێدا بالەفرەکە رووسیایە لە هەرێمە هاتایی سنوورێ تورکیایە بەزاند پشترە بڕۆژەکە بالەفرەکە مێک 29 سنوورێ تورکیایە بەزاند ئاڤ یەکژی بوو سەدەمگ و ئانقەرا بانگهێشتا باڵوێزێ مۆسکۆ لێ تورکیای بکێ نەڕازیبوونە خوا نیشان بدا di 16 vêmhêda artêşa Tirkiyeyê ragihand got balafireke bê balafirvan lê ser snûrê Tirkiyeyê xiste xwar lê wî wextî derneket balafiriya çiwelatiya di 22 vêmhêde Serokwezîrên Tirkiyeyê di gel dezgehên ewlehiya welatê xwe civiya û rênmayî da bi armanckirina her metresekê bû ser Tirkiyeyê piştî civîna ewlehiya Tirkiyeyê bi du rojan balafireka Rûsyayê lê ser snûrê Tirkiyeyê ji aliyê balafirên Enqera ve hate xistin. İbrahîm Adem, ên Artî.